سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی دیمان. پرۆگرامی دوو ئەزمون دەست پێ دەکات. دوو ئەزمون باسی ئەزمونی دوو کەسی جیاواز دەکات لە بوارە جیاجیەکانی ژیان. دوو قورئان خوێنی دەنگخۆش ئەم جاریان میوانی دوو ئەزمونن. ئەوانیش مامۆستا شێروان سلێمان و مامۆستا عەبدوڵخالق قادرن. من ناو مامۆستا شێروان سلێمان حسێنە. لە ساڵی 1980 لە شاری هەولێر لەدایک بوومە. يوم نطوي السماء كطي السجل للكتب. ناوی تاوم عەبدوڵخالق قادر عوسمانە، ناسراوم عەبدوڵخالق شێخانی، هەر لە شاری هەولێر لەدایک بووم. وكان الله بكل شيء عليما. ئەوەی دەربارەی سرودی ئاینی نەتان بیستووە لە دوو ئەزمون دەیبیستن. میوانەکانمان قسەی دڵیان بۆ ئێمە دەکەن. وەڵام من وەکو خۆم لە تازیان ناخوێنم. دەتوانی مەسەلەن کەم شتێک وەربگری؟ مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا تڕاستێکە بۆ خەڵکی هەولێر لە زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەخۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەولودی کردیە. يا رسول الله يا رسول الله كونين وثقلين والفريقين من قرب ومن عجم سعد سايب والبل عزيز معوزاري بويا لا يبرو جورو يشتو التورا وظليمين. پرۆفایلی خۆت. من ناو مامۆستا شێروان سلێمان حسێنە. لە ساڵی 1980 لە شاری هەولێر لەدایک بوومە. تا پۆلی سەرەتایی واتە شەشی سەرەتایی لە پەیمانگای ڕووناچی نابینایان تەواو کردووە. پاشان پۆلی 7 و 8 و 9 لە قوتابخانەی زاگرۆس ئامادەییشم لە ئامادەی ڕزگاری تەواو کردوواتە شەشی ئامادەیی و دەرچووی کۆلێژی زمانم بەشی زمانی عەرەبی و ئێستاش مامۆستامە لە پەیمانگای ڕووناچی نابینایان. بەڵێ من ناوی تاوم عەبدوڵخالق قادر عوسمانە، ناسراوم عەبدوڵخالق شێخانی، هەر لە شاری هەولێر لەدایک بووم. تەمەنیشم موالیدم 1974 و ئێستاش لە شارۆچکەی بەحەرکە نیشتەجێم و خەریکی کار و کەسابەتی خۆم. لە کەیەوە قورئان دەخوێنیت؟ وەڵام من تەمەنم 13 ساڵ بوو کاتێک ماڵمان لە سەیداوە بوو. پێشتریش بڵێن لە 7 ساڵی دەچوومە مزگەوتی حاجی مراد بڵێم ئەو کات، بەڵام زیاتر لە 13 ساڵی من هەستم کرد کە زۆر حەزم لە قورئان و ئەو شتانە هەیە. لە مزگەوتی سەیداوە لای مەلا عەبدوڕەحمان هەزار ڕەحمەتی لێبێ لەوێ ئەو فێری دەکردم هەموو پاشی عەسران. ئەوە بوو کە دوایەوە لەبەر زروف و ئەو شتانە ماوەیەک دابڕام، یعنی ئیدی لەبەر زروفی خوێندن و ئەو جۆرە شتانە. لە کەیەوە سرودی ئاینی و قورئان دەخوێنیت؟ وەڵی کاک سامانی بەڕێز من لە ساڵی 1990ەوە تاکو ئێستا بەردەوامم. لە ساڵی 90ەوە بیدایەتی کە چوومە ناو ئەو پرۆسەیە لە تەچیەکان دەستم پێ کرد. بەڵێ ئەوە سەرەتای دەستپێکی من بوو لە ساڵی 1990ەوە. یانی لەو کاتەوە بەبێ دابڕان بەردەوامیت؟ بەبێ دابڕان هەتاکو ئێستا من لەو بوارە خزمەت دەکەم. زیاتر لەکوێ قورئانت خوێندوتەوە؟ وەڵام من وەکو خۆم لە تازیان ناخوێنم، لەبەرەوەی من تازیانم پێپەسەند نییە، لەبەرەوەی ئەو کەسێکەوە ئەچێ لە تازیان قورئان دەخوێنێت دەبێ معاملەی پارە بکە. من سپاس بخوا من ئەوەی برادەر و دۆستی و ئەحبابی خۆمە من زیاتر لەگەڵوان دەچم، نەک بڵێن لە شوێنی گشتی.
خۆت هەستت بە دەنگ خۆشی خۆت کرد یان پێیان وتیت؟ والله هەڵبەتە ئەوانەی کە لەو بوارە مەسەرەن دەستەنا ئەو بوارە حتمما کۆمەڵە کەسێک هەیە پاڵنەریتیان و خۆشی بەهرەمەندێک مەسەرەن بەهرەیەکی تێدایە ئیتر خەڵکیش یعنی زۆر هاندەر بوو ئەوە بوو کە من خزمەتم دەستم بۆ خزمەتە کرد. گەر لە بیرت بێت چێ یەکەم کەس بوو؟ والله غەریقی ڕەحمەت بمام سەید محەیدین بوو ئەو فەرمووی لە تەچێ تێراوەی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بی ئەو فەرمووی کوڕم ئەتوو دەست پێکە هیچ کێشەت نییە الحەمدولله. چەند ئایەتیان خود چەند جوزئی قورئانی پیرۆزت لەبەرە؟ والله الحمد لله يعني باشم بەڵام بالضبط بتحديد نازانم بەڵام باشم يعني. والله الحمدلله کۆمەڵە سوورەتێکم لەبەرە و لەگەر چەند ئاەتێکیش. چەند ئاەتێکی پیرۆز هەڵبژێرە و سەرەتا بەم شێوازە مەقامانە پێشکەشمان بکە. سەرەتا بە مەقامی سەبا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون. أو مقام الصبا بمقام حجاز. لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون. أو حجاز. بمقام نهاوند. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيد وعدا علينا إنا كنا فاعلين. أو مقامنا هاوند. بمقام كرد. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. بەدڵی خۆت چەند ئاەتێک و سرودمان پێشکەش بکە. سەرەتا هەندێک ئاەت لە قورئانی پیرۆز دەخوێنم دوای ئەوە ئینشاءڵڵا چەند سرودێکیش دەست پێ دەکەین. بە ئەمەیان هەڵبژاردی خۆت بێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي
عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما صدق الله العظيم. ئەمە لەسەر چ مەقامێک بوو؟ والله پێم وایە بەیاتە لەسەر مەقامێکی جیاوازتر یان سرودێکی ئاینی؟ لا يبرو جورو يشتوى التورا وظليمين هارتايا دقرم بسر وشوين ما وظليمين أخوضت شاخك ونوسا وظليمين يا خويا بس داخك وسوتا وظليمين. دەتوانیت بە شێوازێکی تریش ئەم سرودەمان پێشکەش بکەیت؟ أربابي دفيان بدفي با دەفی لەگەڵ بدفي لقبل بسرت مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد سيد الكونين وثقلين والفريقين من قرب ومن عجم. لە قورئان خوێنەکان دەنگی چێت بەلاوە خۆشە؟ زۆر دەنگی حاجی محمود عەبدولوهاب بەڕاستی حاجی محمود عەبدولوهاب دەنگێکی شایعی هەبووە و بەڕاستی زۆر ئەمە لە لایەنی عراقی لە لایەنی مصریش محەممەد صدیق المەنشاوی ئەو دوو زۆر زۆر تەئسیراتی هەیە. العراقي كان والله برين حافظ خليل زور دنجم يعني بلا بسندو بياوش يعني براستي قارئ شيء حقيقية بمعنى كلمة يعني لقل ضلوا دروني بشري تأثيراتي هي. دەتوانیت بە دەنگی ئەو ئاەتێکمان پێشکەش بکەیت؟ دنگ بتاع نابا خويا صوت بتاع هيك أكثر سلامة خويا. ئەی لە کوردەکانی خۆمان کەسیانت لا پەسەند نییە؟ والله هميان إنساني بريزن لك نمن هميان خوشة ويستن هميان دنجان خوشة يعني صون مثلا بشركة دستنا بلبلو أو هم تير هر يكك بنوعك دخويني هر هموشان دنجان خوشة بلا هر يكك تاميشان هي تر لكردستانيش غاري باشمان هي لخواي بزياد بيدن خوشي باشمان هي دنجي كاك ما مصطفى فرمان شوانين بي خوشة. تۆ پارە بۆ خوێندنی قورئان وەردەگریت؟ نا والله تحدى دەکەم کە من دیار بم ئەو هەموو قوڕاء لە هەولێر هەیە تەمەنا دەکەم کە لەگەڵیان دانیشتم من ئەو کەسی برادری خۆم بووە و دۆستی خۆم بووە ئەرێ وەڵا بەڵام پارە و چتیوە ناوەڵاهی وەرم نەگرتووە کاک. خدای گەورە پاداشتت بداتەوە. زۆر سپاس. نخير نا والله يك فلس بارەی قورئان خوێندنم وەرنەگرت. ئامادەش نیت بۆ ئەم کارە؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئامادە نین. جیاوازی قورئان خوێندنی پرسە و ناومزگەوت چییە؟ والله ئەوەی ناو مزگەوت زواب زانم زیاتر جمعانان دەخوێندرێت ڕۆژی جمعان ئەوەی تەعزیەکانیش ڕێزم هەیە یعنی کۆمەڵە خەڵکێک مەسەلەن تیجارەت بە قورئانی دەکەن یعنی وەکو ڕێزم هەیە ناڵێم هەمویان بەڵام مەجموعەیەکن کەسێک مەسەلەن کە تەعزیەکی هەیە کاک سامان ئەو کەسە لێی قەومایە لە بری ئەوەی ئەتۆ دەستی بگری بێی داوای پارەی لێ بکەی و بیر ڕوخێنی ئەوە خۆش نییە بەڕاستی یان بێی معاملەی لەسەر بکەیت کەلامی خوای قورئان فەرمودەی خوایە ناکرێت بە هیچ شێوەیەک معاملەی لەسەر بکرێت. پەیامی تۆ چییە بۆ ئەم کردەوەیە؟ واللهی پەیامی من ئەوەیە ئەگەر کەسەکە
پیشەی ئەو ئیشەبی مەسەلەن قاریئبی بەڕەسمی دەتوانی مەسەلەن کەم شتێک وەربگری یان ئەو کەسەی ساحب تەعزیەکەیە ئەگەر بەڕەغبەت و بە شخصیەتی خۆی چەندی دا ئەو قاریئە هیچ ئیشکال نییە بەڵام ئەو قاریئە بە هیچ شێوەیەک نەکرێ برێ وەڵام من ئەوەندەم ناوێ ئەوەندەم دەوێ ئەلەو کاتێ حەرام دەبی دەبتە ئیجباری. باوەڕت بە مەولود هەیە؟ بەڵێ مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا تراثێکە بۆ خەڵکی هەولێر ماوەتەوە و لە سەردەمی سوڵتان مظەفەر کە بڵێن عەسری ئەیوبیەکان کە بەڕاستی سوڵتان مظەفەر کەسێک بووە کە لە شاری هەولێرڕا پێغەمبەر هاتووتە خەونی و چووتە شاری مەدینە کە ویستویانە قبری پێغەمبەر ئیختیطاف بکەن و پێغەمبەر صلی الله علیه وسلم بێنە دەرێ بەڵام خوای تەبارەک وتەعالە سوڵتان مظەفەری بۆ مسەخەر کردیە و طبعا مەولودی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوە بدعەیەکی حەسەنەیە و یعنی قەیچیەکە ینی ئێمە خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەر دەردەبڕین صلی الله عليه وسلم بەڵام من داوا دەکەم نەک ساڵی یەکجار کێمە یعنی کاکە بەداخەوە ئێمە هەر ساڵی جارێک ئەو مەولودە دەکەین ئەمن هیوادارم هەموو کاتێک خۆشەویستی و محەبەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەناو دڵدا بێ نەک ساڵی جارێک. لە زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەخۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەولودی کردیە بەڵام بە چ شێوەیەک لەناو ئەسحابە بەڕێزەکان دانیشتیە باسی پێغەمبەرەکانی پێشە خۆی لۆ ئەو ئەسحابانە کردووە یعنی ئەوە کەواتە دەبیتە مەولود یعنی قورئانی پیرۆز قەسەسە بەشێک لە قورئانی پیرۆز قەسەسە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گەورە و عەزەمەتی خۆی باسی پێغەمبەرەکانی پێشە خۆی لۆ ئەسحابان کردیە ئەمەش کە لە مەولودانە دادەنیشین بیدایەتی مەولودەکە بە قورئانی پیرۆز دەست پێ دەکرێت قورئانی پیرۆزیش کەلامی ڕەب العالەمینە لە پاش قورئانی پیرۆز مەدحی خوا و پێغەمبەری دەکرێت مەسەلەن بۆ نمونە ڕەحمەتی خوای لێبی ڕەشاد موفتی دەفەرمی وا بە ناوی خوا دەکەم من ئیبتیدا وا بە ناوی خوا تا بە ئەمری خۆشەویست بێ ئیقتیدا یەکسەر دێتە ئەوەلی خوای تەعالە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئیطعام و طعامی تێدایە نەسیحەت و ئامۆژگاری تێدایە کۆمەڵە کەسێک لەوێ سەڵاوات لێ دەدەن سەڵاوات یەک بەدەیە یعنی هیچ شتێکی وای خراپی تێدا نابینم بەڵکو ئەجریشی تێدا و خێر و پاداشتیشی تێدا ئینشاءالله. چەند بۆنەی ئاینی هەیە لە ساڵێکدا کە تۆ بەشداریان تێدا بکەی؟ بەنسبەت بۆنە ئاینیەکان لە زۆر کاتە من بەشداریم کردووە لەوانەیە برادەر هەبوو بێ لە ناو مانجی ڕەمەزان مەولودی کردبێ لە مانجی ڕەجەب هەیە کردوویەتی لە 12 ڕەبیعیەکەم زیاتر لە شەوە جومعەکان لە شەوی دووشەمان لەوانە بەشداریم کردووە بەڵام وەکو بڵێن یعنی لە مناسباتی گشتی لەگەڵ ئەوانی دیکە ناوەڵڵە بەڵام مەسد یعنی برادەرەکانی خۆم بۆ نمونە لە شەوی 27 ڕەمەزان مەولودیان کردووە مەسد لە شەوی بەڕاعەت لە شەوی ئیسرا و میعراج بڵێن لە شەوە جومعەکان ئەوانە هەیە مەسد بەڵام بەڵێ مەسد لەوانە لەگەڵ برادەران یعنی دانیشتوینە و مەولودمان خوێندووتەوە. پێمان خۆشە ئەوەی لە مەولوددا دەیخوێنیت پارچەیەکمان پێشکەش بکەیت. یا رسول الله یا معلوم یا رسول الله لنور پایک شاید بفرمای یا رسول الله لأول و آخر تو مشهور
السيد عالم صلاة محمد المصطفى ناس داير إذنا يا كريه سيدي عالم صلاة يا رسول الله ذكيل من ظلم يا رسول الله ذخيل من ظلم كان يا أقري نهار جلسة عالم يشبه وانا يا أقري نهار جلسة عالم يشبه وانا يا باي غصب هلا بهيس عالم يشبه شو بلاش باي غضب هلا بهيس عالم حسرتي تساكى وخراب أولى لا يكسانا يا خطرة فرمس شيحتي ومعاي مظلوم وفقير خطرة فرمس شيحتي ومعاي مظلوم وفقير دنيا أسمان كراش أسمان كراشكا بيبلي الخمخان ئاوازێکی ئاینی خۆتمان پێشکەش بکە ئەوجا عەرەبیان کوردی بەدڵی خۆت واللهی ئەوجا حەز دەکەی باشە يا رسول الله يا رسول الله دفتري أعمالي بذكر داري خوم بوشبريم هر لبي خرقي ختاما تا وكو توقي سرم مستقيم بو جهنم جمع ما سرورم آيتي لا تقنطوا هم شافعي رهبريم زيقي وميد بومان روحي أرواحي ومام جاني من ضاير بولا آدم وكنوري شيخاتام جمعي ملكان سزد بري حضرة آدم صلواتي خدا بيلة زمالي وبردم والله بام واحد خلاقي دو عالم دار عالم آدم ليا همتا يا محمد دار عالم آدم ليا همتا يا محمد ئەو جۆرە ئاوازانەی کە دەیخوێنیت هی خۆتن یان وەرگیراون والله هەندێکیانی خۆمە هەندێکی خەڵکی ترە هەندێک تێک هەڵکێشەیە ینی
مثلا بو نمونه عندك الشعر هي مثلا تخميسه تخميس دەزانی مەبەست يعني ونیە ئەچوار خشتە چییە يعني ئەوانە تێکەڵ دەبی ئاوازەشی لێ دروست دەبی شتێکی خۆش دەردەچی. لە هونەرمەندە ڕەسەنەکان سەرسامی چیت؟ لە هونەرمەندە ڕەسەنەکان مامۆستا تایار تۆفیق بەڕاستی من لەو فێرە مەقامات بوو لە پاشان سێوە و هونەرمەندانی تری زۆر بەڵام زیاتر مامۆستا تایار تۆفیق. بەرهەمێکمان پێشکەش بکە. ساتساي بلبل عزيزم عاوزاري بويا هلا عر العشقا دردي كاري بويا نرجز الشعلا دلرزن عيشوا كاريبي ويا دول برا عمرو نسيم بوني بحري بي ويا قول شكوى فاي كردوا خونسي بحري بويا تيخي أبرود متهم بوك وترزي قاتلا تنشي ميلي سبكي دمبو بعيسي درد ضلان بوتوافقاهي رخت بمكوت قدريه بلبلان ساقي ومتريب عزيزم ولني وباخي قلان بمقول نعلم بوي زلفياري بويا هينا يا رينار باوان مميار هاتو روي بالن يزول عيار قربايا مديبم عيبي شاوية خوبي لا ومن ياك وعيا ضل مجنونا ليلي داوية هينار هينار باويان مميار. والله أمن سرسامي يعني بدرجيك لا من مساري خالق يا زور يعني معزبي دنجي أو بياوي وبراستي أو بدرجيك لباش أبي بهزاد يحيى يعني كسايتي شي تايبتي هي لباش أبي عدنان كريم أو أنا بيخوشة أو أنا الزور لواني قديم تريش مثلا أو برين محمد عارف الزراوية أو تاير توفيق أو كومالك لو بابا تانا مثلا أو أناش دنجان تايبته دنجان خوشة ناكر يعني مثلا هموي بري هل يكو وكو ما برين بيش استاباسم كرت كقولتم هل يك نوع تامش خوي هل يك بلا الأمان صار تقدم يسوع تامو جانا يا نبنا صابل سوير مي خاشي ريد بويوم راحتي جايان من آيات خالو خيات قول زاري رانجي شوخو بيباياك منادي
زلفها دور وفايا راجي راحات منهايات. جیاوازی چیە لە نێوان گۆرانی و سرودی ئاینی یان ئەداکردنی گۆرانی و شێوازی ئەداکردنی قورئان؟ بەخۆی هیچ جیاوازیەکیان نییە. سیرکە قاریئە مسڕیەکان ئەوانیش وەکو ئێمە بەیاتیانەیە، حیجازیان هەیە، نەهاوندیان هەیە، سەبایان هەیە. ئەگەر سەیری گۆرانیەکانی کەلثوم بکەی لەگەڵ گۆرانیەکانی عەبدولحەلیم حافظ و ئەحمەد عەبدولوەهاب هیچ فەرقی نییە لەگەڵ محەممەد سەدیق المەنشاوی کە ئەوان دەڵێن یعنی بەڵضەبەت بچی ئەدائی وانە، بەڵام هەرچی وانە، هەرچی قوڕاءەکانە ئەوان قورئانی پێ دەخوێنن، بەڵام ئەوان گۆرانی پێ دەڵێن. لە ناو کوردەواریەکەی خۆشمان یعنی بڵێن مەولود طبعاً ئێمەش حیجاز هەیە، بەیات هەیە، مەقامی مەنسووری هەیە، عینەن یعنی قاریئەکانیش ئەوها مەولود دەخوێنن. یعنی فمەثەلەن ئێستا بڵێن ئێستا ئەو برادەرە دەرچووە ناوی شەهرامی مەنسووریە، بەڕاستیویش دەنگێکی زۆر خۆشی هەیە. سیرکە ئەویش یعنی لە ناو ئاوازەکان مەسەد لە ناو تەواشیحەکان بەیاتی تێدایە، حیجازی تێدا، یعنی هیچ جیاوازی چی دیکە نییە. و هەروە بێتەوە یعنی زۆر ئەوەی دیکە یعنی هیچ جیاوازی دیکە نییە بڵێن لە نێوان ئەو نوعە شتانە. یەک مەقامە و بەس ئەوەندێ ئەو ڕێچکەی دینی گرتووە، ئەم کەلثوم ڕێچکەی دنیاوی گرتووە، یعنی هیچ ئەوە چی نییە، یەک ئەداءە، یەک ئەداءە. وەکو مەقام ئەوانەی کە سرودی دەرێن وەکو مەقام ئەمن دەڵێن تقریبا مەقامی ئەو گۆرانی بێژانەیە بەکاردێنین. بەڵام لۆ نمونە مەسەلەن هەندێک مەقام هەیە ناکرێت ئەتو لۆ قورئان خوێندن بەکاری بینی، لەوانەیە گوناحبار ببی، چکە ناکرێ قورئانی پێ ناخوێندرێ، مستحیلە. وەکو مەقام ئەمن باسم کرد. بەڵام وەکو ئەزر و سەواب والله ئەعلەم ئەو عیلمە لەدەست خوای تەعالایە، بەڵام ڕێچکەی گۆرانی بێژ فەرقی هەیە لەگەڵ ڕێچکەی قورئان خوێن و مەولود خوێن. یعنی ئەوە شتەکە دیارە، مەسەلەن هەر کەسە و ئیشکاری خۆی دەکەن. مەبەستمان لە ڕووی گوتن و ئەداکردنەوەیە. لە ڕووی وتن جیاوازەکە هیچ جیاوازەکی وهای نییە، لەبەر ئەوەی نفسی هەر نفسی ئەو شخصەیە، نفسی ئەو مەقامەی بەکاردێنی چ لە گۆرانی بێژ وات چ لە قورئان خوێندن. بەڵام وەکوتم بەعزێک مەقام هەیە لۆ قورئان خوێندن بەکار نایە. نهێنی ئەوە لە چیدایە کە گۆرانی بێژێکی دەنگخۆش کاتێ قورئان دەخوێنێت خۆشتر دەیخوێنێت؟ نهێنیەکە خۆی هەروەچی وتم یعنی خۆی هیچ جیاوازی نییە. بەڵام کاک سامان ئەگەر سەیری بکەی ئێستا زۆربەی تەواشیحە دینیەکان گۆرانیە. ئەو هونەرمەندانە چێن کە وشەکانی بۆ نێو خێزانی کوردی شیاوە. وەڵا گۆرانیەکان مەسەد ئێستا بڵێن گۆرانیەکانی سێوە، سەید عەلی ئەزغەری کوردستانی گۆرانیەکانیان عیرفانیە وەنیا؟ والله کاک سامان ئەمە ناوی ئەو گەنجانەی ئێستا زۆریان یعنی نازانم هەر ناویشان چییە، بەڵام ئەمن بەڕێی من ئافرەت لەوەی گەورەترە هونەرمەندێک بێ ئافرەت بکاتە کاڵایەک بەکاری وی. یعنی ئافرەت مەکانەتی خۆی هەیە، یعنی جێی ڕێزی خۆی هەیە و تەقدیری خۆی هەیە و ناکرێ مەسەلەن تو بچی لەناو کۆمەڵە ئافرەتێک گۆرانی بێ یان ئافرەتێک بینی بە تایبەتی بیکەیە کاڵایەک بە کەیفی خۆت بینی بێ. بەڕاستی کەواتە ئێستا هیچ هونەرمەندێک نییە وشەکانی شیاو بێت؟ ناوەڵڵاهی نییە، چکە متابعیان ناکەم. ڕۆژانی هەینی دەچیتە چ مزگەوتێک؟ وڵا من عادەتەن دەچمە مزگەوتی عەتیقان لە کنماری خۆمانە، لەوێ نوێژی هەینی ئەدا دەکەم، وەجار بەجاریش قورئان دەخوێنم لەوێ. دەچمە مزگەوتی مامۆستا تەیبی لە شارۆچکەی بەحەرکەی، مامۆستا تەیب و تاهیر برانە، ئینسانی زۆر بەڕێزن، زۆر بە تەقدیرن. ڕۆژانی جمعان دەچم لەوێ خوتبەکەی دەکەم. مامۆستایەکە چێیە؟ ناوی سەیدی یوسفە، سەیدی یوسف. مامۆستا ئەبوبەکر وتاری دەدا لە جێی باوکی مامۆستا تاهیر.
وتارەکانی چەند کاریگەرن؟ وڵا خوتبەکانی باشە یعنی بەڵام لەو باشانە نییە بەڵام باشە ینی بۆ ئەوەی خەڵکەکە باشە یعنی زۆر بەڕێزە کەسێکی ئینسانێکی زیرەکە الحەمدولله وتەکانی کاریگەرن یعنی وتارەکانی زۆر یعنی بەڕاستی بە ئیستیفادەیە. ئەی سەرسامی چ وتار بێژێکیت؟ واللهی عەبدولحەلیم کوشت بەڕاستی زۆر وتارەکانی بەبەرەکەتە بەڕاستی دەنگێکی حەماسی هەیە هەزار ڕەحمەتی لێبێ لە هەولێریش مامۆستا مەلات زەمیل عەلی خدا عەفوی کە و خوا دەرەجاتی عالی کە ئینشاءڵڵا بەڕاستی پیاوێکی بەرەکەتدار بوو ئەو پیاوە یەکێک بوو لە ئەولیایەکان خوا ئینشاءڵڵا لێی خۆش بێ بەڕاستی وتارەکانی زۆر تەسیراتی دەکردی یعنی زۆر 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 سەرسام بووم پێی. عەرەبیەکان یان کوردەکان؟ لە هەردووچیان. واللهی لە عەرەبیەکان مەسڕی شێخ عەبدولحەمید کوشک هەیە ئەوە پیاوێکی زۆر یعنی بەڕاستی ناتێق بوو سەوتێکی زۆر یعنی مولائیمی هەبووە و پێشماوی دوعای کرد خوای تەعالی لە سوزدەی ڕوحی قەبس کرد یعنی زۆر معجیبی وتارەکانی ئەو پیاویمە لە کوردستانی خۆشمان زۆر معجیبی مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلی بوومە وتاربێژێکی بەناوبانگ و زەریع و ناتێق بڵێ. شتە ناشرینەکانی کۆمەڵگا چین؟ وڵی شتە ناشرینەکانی کۆمەلگا ئەنواعی خەڵکی تێدایە کاک سامانە تو ناتوانی تەحەکوم بە هەموو شتێکەوە بکەی بەڵام ئێمەی کورد بەڕاستی لای من هەموو شتێک ئەخلاقە پیرۆستترین شت و ئیشکردنە مرۆڤ بەدەستی خۆی ئیش بکە وە شتە ناشیاوەکانیش ئەوە دیارە یعنی هەنێ شت هەیە ئینسان نەیکە مەسەد وەڵی وەکو ئازاردانی خەڵک وەنیا وەکو قسە هێنان و بردێن وەکو سەرکۆنا ئەوە بەڕاستی ئەوەش بەمن و بە تۆ تەرک ناکرێت ئەو شتە هەیە لە ناو کۆمەڵگا ئەو ڕۆکە بەداخەوە حەسادەت زۆرە ئەگەر نەتبێ ئەوە خەڵکەکە گەمەت پێ دەکات ئەگەر هەشتا خەڵکەکە حەسادەتی پێت دەبات یعنی ئەوەیە. واللهی بە دەرەجەیەک درۆ زۆر ڕقم لە درۆی ئەوەن چونکە ئینسان سەرەتای هەموو گوناحەک درۆیە ئینسان ئەگەر ناو کۆمەڵگایکی تەندروستی پەروەردە کرد فێری حاشاگانی لە ڕووی جەنابتان فێری درۆ نەبوو حتمما ئەو کەسە ڕازگۆ دەردەچی ئەوە یعنی بە دەرەجەیەک تێکچوونی کۆمەلگای لەسەر درۆیە ڕازگۆیی یعنی وتەیەکی کوردەواری خۆمان هەیە زۆر جوانە دەفەرمی ڕازگۆ بە بڕۆ ڕێی شێر ئەوەی من کە تێبینیم کردی بیزانم درۆیە بەڕاستی یعنی کۆمەلگات پێ تێک دەدەم. چێ غەدری لێ کردویت؟ واللهی غەدر ئەگەر بە قسەی ناخۆشیش بێ غەدرە ئێمەی نابینا کاکە سامان دڵمان ناسکە کەسێک ئەگە قسەیکی ناخۆشمان پێ بڵێ لە دڵمانە لەبەرەوەی ئێمە شتەکان نابینین بەڵام لە مێشکی خۆمان خەیاڵاتێک دروست دەبێت بەڵێ یعنی زۆر یعنی غەدر هەبووە بەڵام بە غەدری ئەو هەنا بڵێن لا سامح الله یعنی مەسائلی کوشتن و ئەوانە بەڵام بە قسەش بێ ئینسان هەر غەدرە یعنی سیر کە من قسەیەک کە بە تۆ دەڵم زۆر زۆرم پێ ناخۆشە لەبەرەوەی خوا ڕێزی لە بەنی ئادەم گرتووە یعنی پێویستە ئێمەی مرۆڤایەتی ڕێز لێکتی بگرین. وڵی باوەڕ ناکەم کەس غەدەی لە من کردبی ئەوەی غەدریشی لە کردبووم گەردەنی ئازاوی. کەس مافی نەخواردوویت؟ وڵی قەناعەت ناکەم کەسێکی وهابی بە زەقی دیاربی بەڵام لەوانەیە کەسانێک هەبی مەسەلەن ڕقی لە من ببیتەوە بەبێ هۆ یعنی مەسەلەن بۆ نمونە ئێستا من نمونەکرد بۆ باسکەم کاک سامان مەسەلەن بۆ نمونە ئەگە من کە کابرایەک بووم کەسایەت یعنی ئیدعای کەسایەتێکی دینی دەکەم مەسەلەن باشە لۆ ئەمن محاسبەی نەفسی خۆم نەکەم شەڕی نەفسی خۆم نەکەم باشترە لەوەی کە شەڕی تو بکەم
ئەوە یعنی هەست دەکەم یعنی مەسەرەن لەوانەیە خەڵکانێک هەبی ڕقی لەم بی بەڵام گەردەنی وانی شەر ئازابی چکە من لۆ خۆم دەژیم ئەمن لۆ خۆم دەژیم لۆ کەس ناژیم پێشم وایە هەر کەس لۆ خۆی بژی باشترە لەبەرەوەی تووشی یعنی ڕق و چینە و بغز نەبێت. بگومان خودای گەورە ناز و نعمەتی زۆری بە یەکسانی پێداوین ئەم نیعمەتەش لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە. دەمانەوێت بزانین هۆکاری نابینایەکە چییە؟ ئایا زگماکیە یان ڕووداوێک وای لێ کردووی؟ من کاتێک کە لەدایک بووم هەتا 9 مانگ نەیانزانی ئەمن نابینم. ئامۆزایەکی بابم هەبوو هەزار ڕەحمەتی لێبێ نەماوە بەدایکەمی گوتگوتی ئەو کوڕە نابینایە ئیدی لەوێوە زانیان ئەمن کە نابینام بەڵام ئێستا من هەست بەخۆم ناکەم کە نابینامە ئەلحەمدولله خاوەنی خێزانم خاوەنی بڕوانامەی خۆمم و ئەلحەمدولله لەناو خەڵک زۆر یعنی شخصیاتێکی بەرزم هەیە خەڵک ڕێزوان لێ دەگرێت یعنی ئەوە تا حدێک جێی ئەو چاوەی بۆ پڕکردینەوە یعنی و کاتێک ئیشێکمان دەبێ لە شوێنێک برادەرمانێ یعنی هاوکاریمان دەکەن زۆر سوپاسیان دەکەین یعنی ئیتر ئەلحەمدولله یعنی حەز بەکەم و کوڕی ناکەم. ئاواتی چی دەخوازی؟ دوا پەیامت چییە؟ چیت هەیە بۆ کەناڵی دیمان؟ هیوادارم کوردستانێکی پڕ لە خۆشی بێت ساڵی 2022 ببێتە ساڵی ئاشتەوایی بۆ سەرانسەری جیهان بە تایبەتی کوردستان و ئەو نەخۆشیەش کە بەڕاستی ئەمە ماوەی 2 ساڵە ڕووی لە هەموو وڵاتانی جیهان کردو ئینشەڵڵا خوای تەبارەک وتەعالا دەفعی دەکا لای دەبا و سپاسی ئێوەش دەکەم بەڕاستی جەنابەت مامۆستا سامان عەزیزەتت کێشە بەڕاستی کەناڵی دیمەن دڵی خۆی کردیتەوە لەناو دڵی بینەران جێی خۆی کردوتەوە لەناو دڵی هەموو مرۆڤێکی ئەم کوردستانە نەک لە کوردستانی عێراق بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان بگرە لە ئەوروپاش خەڵک متابعی کەناڵەکەتان دەکات بەڕاستی دەستخۆشی لە جەنابەت لە بەڕێوبەری کەناڵەکەتان لە دەرهێنەر و لە کامێرەمانەکان و لە مۆنتێر و ئەوەی کە لە شۆفێرەکان و ئەوەی کە لەگەڵ ئێوە خزمەت دەکا بەڕاستی دەستی ماندووبوونیتان دەکوشین زۆر سپاستان والله ئاواتی ئەوەی دەخوازم یعنی داوا لە خوای تەعالا دەکەم ئەو نەخۆشی و ناخۆشی لەسەر ئەو ملەتەی لا ببا خێری خۆشی بخەنە ئەو ملەتەی بەدوور بکەوینەوە لە نەخۆشی و ناخۆشی لە فیتنا لە فەساد لە حەسادەت لە کەسانی خراپ کوردستانەکەمان ئاوادانتر بی و خۆشتر بی و بەبەرەکەتتر بی و داواش دەکەم هەمومان بینە برایەک لەبەرەوەی خوای تەعالا لە قورئان دەفەرمی بسم الله الرحمن الرحيم دەفەرمی إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم دەفەرمی ئیماندار هەمووی برایەکە نافەرمی ئەوە سۆفیە ئەوە دەروێشە ئەوە سەلەفیە ئەوە یەکگرتووە ئەوە کۆمەڵە هەرچی هەیە دەفەرمی ئیماندار ئەمە هەمومان برایەکین ئیماندار برایەکە زەلەوەی یعنی حەزم لێیە مەسەرەن هەمومان مەسەرەن برابین شتێکت هەیە ڕوو بەڕوو پێت برێ باشترە نەک ببیتە جێی مایە مەسەرەن حەسادەت و بغز و ڕق و چینە ئەوم هەیە لە کۆتاییەوە زۆر سپاسی جەنابیشت دەکەم استەغفرڵڵا کە ئەو دەرفەتتان بە مندا یعنی سڵاو ڕێزم هەیە لۆ ستافەکات لۆ تۆی بەڕێز لۆ کەناڵی دیمان و لە نزیکەوەش ئەم متابعەتان دەکەم ئەو کەناڵە دڵی خۆی کردەوە ناو هەموو بینەران و هیواداریشم ئینشاڵڵا پەرەی پێ بدەن خەڵکانێک یعنی ئیسفادەتان لێ دەکا چونکە ئینشاڵڵا بە خۆشتان کەسانی باشن حەز دەکەن خەڵک ئیسفادە بکە حەدیثێکی پێغەمبەری شێر ساسم دەفەرمی باشترین کەس لە ئومەتی من ئەو کەسەیە کە نەفعی لۆ خۆی و لۆ خەڵکی هەبی جا لە کۆتایی زۆر سپاستان دەکەم کە ئەو دەرفەتتان بە لۆ من ڕەخسان و چاوی یەکە بە یەکەتا ماز دەکەم دەستی ماندووبوونتان دەکوشم لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەو دوو مامۆستایە دەنگخۆشە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزمونکاری تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ
بێت.